لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 370 لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيم كنتم قالوا كنا مستضعفين في الأرض قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم وساءت مصيرا. بەڵێ خۆشەویستان، خوای گەورە لە دوو ئاەتی پێشووتر باسی لە حکمی ئەو کەسانە کرد کەوا جیهاد دەکەن، دەرەجەیان جیاوازە لەگەڵ ئەو کەسانی کەوا جیهاد ناکەن، دانیشتون. ئیتر لە دوای ئەوەش خوای گەورە باس لە کەسانی دەکات کەوا هیجرەت ناکەن، تاوەکو ئەو کەسەی کەوا لە ئاەتەکان پێشووتر کەوەکو ڕوونمان کردەوە بە پشتوانی خوای گەورە، ئەو کەسەی کەوا جیهادش ناکە وەکو باسمان کرد جیهادکردن فەرضی کیفایە ئیلا لەسەر حاڵەتێک دەبێتە فەرضی عین، کەواتە هەر ئەوانەی جیهاد دەکەن و جیهاد ناکەن وەکولا وعد الله الحسنى. ئیتر لەوانەیە کەسانێک وا تێبگات کەواتە مادەم حکمی جیهاد ئەو هابی کەواتە مانەوەش لەناو لە وڵاتێکدا لە شارێکدا کەوا حکمی ئیسلامی تێدا بەرپا ناکرێ، مانەوەش لە ڕیزی مشریکەکانیش هیجرەت نەکردنیش بە هەمان شێوە ئاساییبی. بەڵام لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو مەفهومە لۆ ڕاست دەکات و وانیە إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم، بێگومان ئەوانەی کەوا مەلائکەت ڕوحیان دەچێشن طبعا بە ئیزنی خوای گەورە، کاتێکەوە مەلەکول مەوت و هەروە ئەعوان و یارمەتیدەرەکانی کاتێکەوە ڕوحی کەسانێک دەچێشن، ئەو کەسانەی ظالمی ئەنفوسهم ظلم و ستەمیان لە نەفس خۆیان کردیە، قالوا فيما كنتم، پێیان دەڵێن ئەنگۆ لە چ حاڵەتێک بوون، واتە لە ڕووی دینەوە ئەنگۆ لە چ حاڵەتێک بوون. قالوا كنا مستضعفين في الأرض، ئەوانیش دەڵێن ئێمە کەسانێکی چەوساوە بووین، خەڵکانێک ئێمەی دەچەوساندەوە لەسەر ڕووی زەوی. قالوا پێیان دەڵێن ئەلەم تەکن ئەرض الله واسعة فتهاجروا فيها، دەی باشە زەوی خوای گەورە فراوان نەبوو تاوەکو هیجرەتی تێدا بکەن، واتە لەو چەوساوەیەی خۆتان نەجات بدەن بینە جێگایەکەوا بتوانن دروشمەکانی دینەکەتان بە ئاشکرا جێبەجێ بکەن. ئەلەم تەکن ئەرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم، ئەوانە جێگای مانەوەیان جەهەنەمە، وساءت مصيرا، و هەروها خراپترین مەسیر و چارەنووس چاوەڕوانیان دەکا. خوا پەناماندا. دیار لە سەبەب نزولی ئەو ئاەتە ابن عباس خوای گەورە لە خۆی بابی ڕازیبی دەفەرمی أن أناسا من المسلمين كانوا مع المشركين، واتە کەسانێک لە مسلمانان لەگەڵ کەسانێک لە مشریکەکان بوون، يكثرون سواد المشركين على عهد رسول الله صلى الله عليه وسلم. ئیتر لەگەڵ جەیشەکەشیان دەردەچوون و ژمارەی جەیشی مشریکەکانیان زیاد دەکرد. فيأتي السهم فيرمى به فيصيب أحدهم فيقتله. ئیتر ئەوش لە ضمنی ئەو جەیشەی مشریکینە تیرێک دەهات، ئەو تیرە بە کەسێک لەو مسلمانانە دەکەوتکەوە لە ڕیزی مشریکەکانە و دەیکوشت. ئەو يضرب فيقتل، یان کەسێک دەیگەیشتێ و لێی دەدا و دەیکوشت. فأنزل الله تعالى إن الذين توفاهم الملائكة. ئیتر ئەو ئاەتە دابەزی کە فعلا کەسانێکن ظلمیان لە خۆیان کردێ بەمانەوەیان لە ڕیزی مشرکین. وهروە لە ڕوایەتێک کە طەبەرانی لە ابن عباس خوای گەورە لە خۆی باب ڕازیبی دەفەرمی كان قوم بمكة قد أسلموا، كسانك لمكة مسلمان ببون، فلما هاجر رسول الله صلى الله عليه وسلم كرهوا أن يهاجروا وخافوا. كاتك وبيغمبر صلى الله عليه وسلم هجرتي كلبو مدينة لقال مسلمانان
ئیتر ئەوان پێیان ناخۆش بوو هیجرەت بکەن و ترسان فأنزل الله تعالى إن الذين توفاهم الملائكة ئیتر ئەو ئاتە خوای گەورە دای بەزان دیارە خوای گەورە سوبحانه وتعالى لەو ئاتەدا وەکو بە کورتی باسمان کرد دەفەرمی ئەو کەسانەی کەوا مەلایکەت دەیان مرێن طبعا مەلایکەت بە فەرمانی خوا سوبحانه وتعالى کەسانێک دەمرێنن بە ئیزنی خوا سوبحانه وتعالى لەبەر ئەوەی کەوا فعلا بڕیاری ژیان و مردنی بەدەستەوەیە الله سبحانه وتعالى الله يتوفى الأنفس حين موتها الله سبحانه وتعالى کەسانێک دەمرێنی کاتێکەوە کاتی مردنیان دێ ئیتر بە فەرمانی الله سبحانه وتعالى کاتێکەوە مەلایکەت کە مەلەک المەوت و هەروەها ئەو مەلایکەتە یارمەتیدەرانەی کەوا لەگەڵیدان بە فەرمانی خوا ڕوحی کەسانێک دەچێشن ئەو کەسانە ظالمی ئەنفوسیهم زوڵمیان لە خۆیان کردێ بەچی زوڵمیانە طبعا هەموو گوناه و تاوانێک ئینسان زوڵمێکە لە خۆی دەکا بەوەی کەوە معڕەزی دەکا لە بۆ ئەوەی کەوا ڕوبەڕووی سزا ببیتەوە کاتێکەوە ئەو گوناهە ئەنجامدا گوناهی ئەوانە چ بوو زوڵمیان لە خۆیان کرد بوو بەوەی کەوا لە ڕیزی مشریکین مابوونەوە هجرەتیان نەدەکرد بچنە مەدینەی لە کاتێکدا کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیقامەی دەولەتی کردبوو لە مەدینە سەحابە لە دەوری کۆبوونەوە خوایان لێ ڕازی بی بەڵام کەسانێک بە هەر سەبەبێک لە ئەسبابەکان مابوونەوە لە مەککە و لە ڕیزی مشریکەکان مابوونەوە ئیتر بەو مانەوەیان غەیری ئەوانەی کەوا دواترێ خوای گەورە جێیان دەکاتەوە بەو مانەوەیان زوڵمیان لە خۆیان کرد بوو کاتێکەوە مەلەک المەوت دەگاتە سەریان پێیان دەڵێ قالوا فيما كنتم وەکو زانان دەفرن ئەی تەسئەلون مەلایکە سوئالە تەقریع وتەوبیخ کاتە پرسیاریان لێ دەکەن وەکو سەرزەنشتکردن لە کاتێکەوە ڕۆحیان دەچێشن یاخود لە کاتی ڕۆژی قیامەت و زیندوبوونەوە پێیان دەڵێن مهم مەلایکەت پێیان دەڵێن فيما كنتم أي في أي حال كنتم لە چه حاڵەتێک دەژیانەنگۆ أكنتم في عزة أم في ذلة عزيز بوون بە دینەکەتان یان بە زەلیلی دەژیان وكيف رضيتم البقاء مع الكافرين الذين أذلوكم وسخروا من دينكم كو رازي بون لريزي كسانيشي كافر بجين لكاتك دكوا أنقوان زليل دكردو وهروها قالتان بدينكين قدهات أو المعنى في أي شيء كنتم من أمور دينكم لتصحارتك بون لأمر دينكتان لتصحارتك دين داري دابون دوكاتك ودجيان قالوا فيما كنتم ئەنج لە وەڵام دادەڵێن قالوا كنا مستضعفين في الأرض ئێمە کەسانێک بووین دەچەوسێنراینەوە لە زەڕووی زەوی واتە لە وڵاتێک و لە جێگایەکدا دەژیاین کەسانێکی ستەمکاری بێباوەڕ ئێمەیان دەچەوساندەوە قالوا كنا مستضعفين في الأرض بەڵام ئەوە عوزرە خوای گەورە دەفەرمی مەلائکەتەکان پێیان دەڵێن قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها زەوی الله هەندە فراوان نەبوو کەوا بچن هیجرەت بکەن لەو جێگایەکەوە لەوێن دەرێ ئەنگۆیان دەچەوساندەوە واز لەو جێگای بچنە جێگایەکی تر کەوا بە عەزیزی بەو پەڕی عیزەتەوە دروشمی دینەکەتان پیادە بکەن و دینداریەکەی خۆتان بەو شێوەی کە خوای گەورە دەیەوێت سوبحانه وتعالى جێبەجێ بکەن زەوی خوای گەورە فراوان نەبوو لەبەرچی ئەنگۆ لەبەردەستی ئەوان مابوونەوە فتهاجروا فيها ئەوجا خوای گەورە سوبحانه وتعالى باز لە وەڵامی وان ناکاتن دەفەرمی فەئولائیکە مەئواهم جەهەنەم ئەوانە مەئوا و جێگایان جەهەنەمە خوا پەنامان بدا وەساءت مەصیرە خراپترین مەصیر و چارەنووسە خوا پەنامان بدا لێدا ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی پاشەوەی ئەو ڕوایەتانەی باس کرد کەوا لەوەکو سەبەب نزولە دەڵێ هذه الآية الكريمة عامة في كل من أقام بين ظهراني المشركين أو آية عامة لسر همو كسيك كوا لريزي مشرك كان بجيه وهو قادر على الهجرة يتبتواناشي هي هجرت بكا بلام هجرتنكا وليس متمكنا من إقامة الدين فهو ظالم لنفسه كواتا لكاتك ذاك لو جێگای کەلەی دەژێ لە ڕیزی مشریکەکان ناتوانی دینەکەی خۆی پیادە بکە دروشمەکانی دین پیادە بکاتن لە ڕیزی مشریکان دەچەوسێندرێتەوە دەشتوانی هیجرەت بکە بەڵام هیجرەت ناکە
لو يدلي أو كسه فهو ظالم لنفسه أو كسه ظلم مستمي لنفس خوي كرديا مرتكب حراما بالإجماع كواتا أو كسه كوا لجيجايك دستو سيندريتو لجردستي كساني شي ظالم كليناقرن دينكي خوي بيادة بكاتن دشتواني هزرد بكا بلام هزرد ناكا أو كسا ظلمي لنفس خوي كرديو حرامي شي أنزام دا بإجماع علماء وبنص هذه الآية وبنص وآتش أو كسيك كفعلا استمي لخوي كرديو كواتب راستي كاتي كوا وكو ابن كثير رحمة خويلي واروا علماء تريش لتفسير وآتا باسي لكن إنسان قربيته هز علاجي نبي لزيقايق بجيه كهز ولاتيق نبي وري بقري هز زيقايق نية وري بقري اكترنا بنات سايل لزيقايق بمنيته موضوع تشيليكي بلام بتايبتي بابني وكل سبب نزولكي باس ما كان مدينيك هبي كوا بيغمبر صلى الله عليه وسلم حاكمة صحابي ليه لبرتي هجرتنا كي لمكة مكي بجي بيلي لكاتي إذا كوا مكة لجردستي كسانش قريشي وسراني وكو أبو جهل وأبو لهب وأنبوا لبرتي نارو إلى أبو مدينة ولوين دري بو بري عزته دينكي خود بيادبك يتر وكو حكمتي عامش كوكو قلت ما عند سبب نزولك ها هاتي بلام دواتريش ديارة حتى وكو لحد زيقاق مسلمان نتوين دينكي خوي بيادبك پێویستە بگەڕێ لەسەر ڕووی زەوی هیجرەت بکا لەبەرەوەی بەنسبەت مسلمان بەڕاستی دینەکەی عەزیزترە لە هەموو شتێکی تر لەو ژیانەی دینەکەی عەزیزترە لە هەموو شتێکی تر لەو ژیانەی لە هەر جێگایەک نەیتوانی پیادەی دینەکەی خۆی بکات پێویستە بیر لەوەی بکاتەوە هیجرەت بکات لە بۆ جێگایەکی تر کە لەوێن دەرێ دروشمەکانی دینی خۆی بە ئاشکرا ئەنجام بدا ئیتر ئەگەر مەجا باڵم پێی کراو لە توانایدا هەبوو نەیکرد ئەو ئاتە دەیگریتەوە خوا پەنامان بدا بەڵام ئەگەر هیچ جێگایەکیش نەبوو لە خۆی بگری بەڵام ئەگەر هیچ جێگایەک نەبوو لە خۆی بگری و بە هیچ شێوەیەک جێگایش لە جێگای خۆی باشتر نەدیتەوە لەو حاڵەتەی دیارە حکومەکە بەو شێوەی نییە لەبەرەوەی لا یکەلیف الله نەفسا إلا وسعها جا خوای گەورە سوبحانه وتعالى لەو مەسیر و چارەنووسەی کە باسی کرد کەسانێک جیا دەکاتەوە إلا المستضعفين من الرجال والنساء والولدان لا يستطيعون حيلة ولا يهتدون سبيلا ئەوانەی کەوا لەو مەسیر و چارەنووسە جیا دەکرێنەوە واتە ئەگەرچی لەناو مشتیکانیش ماینەوە ئەگەرچی مستضعف و با بڵێن دەسەوسێندرێنەوە بەڵام ئەوان ئەو مەسیر و چارەنووسە چاوەڕێیان ناکە کەوا جەهەنەمە خوا پەناواندا چێنە ئەو کەسانە المستضعفين أواني كوا بفعلي تساونا لشيء من الرجال وكزانان دفرمون أو بيواني كوا عذريتشان هي كاناتوان دربتسن بابلين نابينا يا خد الشري يان نخوشة يان اختيارة يان فقيرة ناتواني بروا بحر سبب كوا مانع كيلتوانا ودا صلاة خوي دانية أو يان جياوازة والنساء وهروها آفرتان وهروها والولدان ئافرەتان و منداڵان ئافرەت و منداڵیش بە هەمان شێوە ئەوانیش عوزریان هەیە کەوا ئەگەر هیجرەت نەکەن لەبەرچی لا يستطيعون حيلة ولا يهتدون سبيلا ئەوانە کەسانێکن لا يستطيعون حيلة في الخروج واتە هیچ ڕێگا چارەچیان بەدەستەوە نییە لە بۆ دەرچوون إذ لا قوة لهم على الخروج ولا نفقة نتوانای دەرچوونیان هەیە نەفەقەشیان هەیەکەوە بیبەخشن تاوەکو سەفەر بکەن و دەربچن ولا يهتدون سبيلا و ئەسڵان ڕێگاش پێ نازانن هیچ ڕێگایەک پێ نازان تاوەکو لێی دەربچن بەرەو ئەو جێگایە بڕۆن کە تێیدا هیجرەت دەکەن کەواتە ئەوانە خوای گەورە جیای کردنەوە ئەوانەی عوزریان هەیە فأولئك عسى الله أن يعفو عنهم تر خوای گەورە دەفەرمێ سبحانه وتعالى ئەوانە کە صاحب عوزرن ئەوە رجاوايا خواي قول سبحانه وتعالى عفويا بك وكان الله عفوا غفورا والله سبحانه وتعالى ببردوامي خاوان عفو خاوان لبردنيشا سبحانه وتعالى زلير عسى طبعا كخواي قول خوي بكارمين لبو بشر كعسى بكار يندري لبو ترجيه وترجاوايا برام كاتك واخواي قول بكاري سبحانه وتعالى لەلایەن الله سبحانه وتعالى وەکو وعدێکی ئەکیدە کە خوای گەورە عەفویان دەکا بەڵام کە ئەو سیغەیەش بەکارهێنا وەکو زانان دەفەرمون ئیذان بأن ترك الهجرة أمر خطير حتى إن المضطر الذي
تحقق عدم وجوبها عليه ينبغي له أن يعد تركها ذنبا ولا يأمن كواتا حتى أوي كوا بعذر يجنات وين دربتي وهجرت بكاتن بأيش هربتر سكوا براستي أميني العذاب إخوي جور سبحانه وتعالى رجاوا إخوي جور اللي خوش بيتن لو يوصي غير بكارات تاوك تمام جيني ما نوا لريزي مشركين قضية زور زور جوري قضية وده سهل نية لبروي لسندين حديث بيغمبر هاتي صلى الله عليه وسلم ويكوا هركسيق بخوي برزامندي خوي لقل مشركان بجيه لكاتك ذاك مشركة كان بوشيوي إهاني دينكي ذاكم لناقر دروش مي دينكي بديار بيخيتن أوال وكوان حساب ذكرتن خواب أنا ما مبدا كوا تقضية زور جوري أو كوا بعذر جدا من يتونات وين هزرات بكاتن بالا خوي بترسيتن رزاي وابك خوا عفوي بك سبحانه وتعالى أدي أوي ببيع عذر هزرتناك ديار وقضية جوري خواب أنا ما مبدا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.